طبعاً اینجا خوشتوی که خسرو عبداللهی کادر پیشکفتی حزب دموکرات کردستان ایران و نونر بری حزب دموکرات کردستان ایران لدفتر پاریس که خسرو کردش سالماسی حتی دوران فوق دیپلم خلصیار سالماس درجه بخاندنه دا و لیرار بری خدا ولات فرانسه و درجه دانا خوندنه خو لوی خاندنا خود تواب دکر هر ولات فرانسه دا تو دکتر قاسم رو ریبری شهید حزب دموکرات کردستان ایران آشنا دباو هل ریکاوی دا دگل حزب دموکرات آشنا دباو دبا به اندامی وی حزبی که خسرو لدانانا دفتران نونرتیا حزب دموکرات کردستان ایران لفرانسه رولکی اصیل و سرکی که راو و یک اکلوان کسانه بو کل روژا اولی و دست بکار بونه لوی دفتر تیدا کار دکرو و حتی نهاجی دست و خط و زحمت و کداوی لوی دفتر دا دیاره که خسرو لبوارا دیپلوماسیا حزب دموکرات لولات اوروپی بخاسمانی لدفتر نونرتیا حزب لفرانسه دا رولو کدکی گلک زحمت کشاندو و دست و رنگ و خط و پیوشونت وی نهاجی هر دیارن که خسرو کادره کی هر پیشکفتی حزب دموکرات کو چندین دوره لپلین یک به یک کل دفتر و کمیته مرکزی حزب دموکرات دا پلو ورگرتو و چند دوره بو به برپرس دفتران و نراتیا حزب دموکرات کردستان ایرانی خسرو لبارن ادبی و هنری و زمانوانی جکاری گلک بارن دیگه کارین خواب ببد پیش درست هماهنگ دگل کار سیاسی لأن سیتوا کردی را لبار زمانوانی و ترجمانی و نوسینا زمانوانی و خاصمانی لسر گزاروا کرمانجی رول و نقشه کیوی هرم مزنهم که خسرو لدانانا بناغاز زمانوانی یا کرمانجی لروجنامه آگری دا رول و نقشه کی گلک مزن هیا و لوه باره دا گلک قطابین خوا ببارانین و ایرو روزجی او روجنامه که پای گزار اصلیویه لبار زمانوانی و که خسرو نهاجی بردوامه ام رول و نقشه که دکتر خسرو عبداللهی ام برز دنخینین و گلی کردیش او خورته خو او رول خو بکدابی بزحمت توی لهم بزدگرو و خوش دبه اصیوی دارم که خسرو زیده دربجی و تمن دریج باو و دست لکار و خبات خوی سیاسی و ادبی و زمانوانی هر وصاب بردوان با که خسرو چندین کتاب ترجمه کرنه و لبار نوسین دا چل راگه هندرین حزبی و روزنامه کردستان و گلک کتاب دیگه کل انتشارات حزب دموکرات دا بلاو بو نقش و رولین وی حبونه هیوی دارم که خسرو هر تمساغ و سلامت با و بو ما بجیو لخبات و کارین خوی سیاسی و ادبی بردوان با هیوی دارم هر تم هبی دم از الروج آوابم در فتره من چه بو که از کردن باشور و کردن باکورجی ناس بکم و پیوندی من براستی الگربانا دا گرم جی هبو یعنی جنیزیک ما هفدو پر باش ناس دکر لیج من رخون و خیال ما بو که از کردکی روجهلاتی ناس بکم دم از هاتم پاریسه او شانس جمن را چه بویا و بویا که از باشترین کس کردن روجهلاتا ناس بکم از بحث دکتر خسرو دکم هر وها خانمانینا دا خوشک دلال گلنازه براستی دکتر خسرو مروه که تکساتی خوده یکیتی کردستان نشان داده جوه گردی که دما کمارو ولی دناره نکار بزانه بکو او کرد باکور کرد باشور روجهلات روج آوایه او کردکی و هوقاس کردکی کردستانیه کی جان آلی کی جان پارتی کی کردستانه چالاکی کی چه بکه جوینه کی چه ببه احتیاجوان هبه کاریسکی بسریوان به دشاهی و دشینیه جی دم تنگ و دم فره جی دکتر خسرو تم یکمین کس کته لگل کردن همو پارچه کردستان همش بو کو بالگلوانا دا کیف خوشی و عاجزی به هفرا پاروا بکن همجیش بو کو آلیکاریا خوب همو آوایی نشان بده براستی من کم جانا انسانه که هو قاس مزن
هەوقاس زانەیە هەوقاس وڵات پارێزە هەوقاس ئومانیستە ئۆ دە هەمان دەم هەوقاس مۆدێستە من کێم ژانە ئەنسانên wiha diye cihê Dr. Xusro cemmeya cikî pir taybet e û pir bilind e tu kesî nikare ev jî hêwî dagire hezkirinekî wiha dide meriv e ku meriv li hembera wî nade nikare jê hez neke rûyê wî nade hewqas insaniyetê hewqas germî hewqas welat parêzî derdexe û nîşan dide ku meriv pir zehmetê ku bikaribe rûyê xwe ji rûyê wî nade biguhore ez îro behsa wî dikim lê bi rastî gelek zehmet û gelek zorê ku merov bi çend peyv û bi çend deqe Dr. Xusro bide naskirin lê ez dikarim bibêjim ji bo xwe ji bo kesatiya xwe ew bandorekî pir mezin li ser min kiriye û tu jarî ev mezinbûna wî nade ew têgihêştina wî nade ew pêwendiyên wî êger mi bi meriv e tu jarî ez ê nikaribim mijbîr bikim ji wîna û ji hevala wî hevjîna wî xuşka Gulnaz jî ez gelek tişta hîn bûme ku meriv çû qas nêzîkê gelê xwe be çû qas hewqas modest be çû hewqas fedekar be hewqas jî hêwî di nav dilên milletê dimîne û kûr dimîne ez ji bo Dr. Xusro bi rastî tendurustîkî baş û temenekî dûr û dirêj hêvî dikim ji ber ku eger em li gel wî nade bi sedan sal jî bimînin bi rastî têr nabe ez wî bi germî hembêz dikim û carek din ez ji wî re temenekî dûr û dirêj hêvî dikim Deftera Nûnertî Hizba Demokrata Kurdistan li Parîsê hingê yekek li kadrê têkoşerê Hizba Demokrat bû li karobarê derweyî welat jî hingê ve min her wekî berê min ew ê naskir têkoşer bû qabatger bû fedekar bû 24 saetê xwe bû doza Kurd û Kurdistanê terxan dikir ne tenê têkoşerê Kurdistana Rojhilat her wisa ew bo Kurdistana Başûr Bakur û Kurdistana Rojava jî karê xebatê dikir peyvendiyê bi hemî partî û rêxistinên Kurdistanê ve gelek baş bû ew yekek li nêzîktirîn kesê Qasımlo bû nêzîktirîn kesê Dr. Sadık Şeref şehîd Dr. Sadık Şeref kendi bû wexta ka wana dihata Almanya bi wan re mijildî bû bi wan re karê xebatê dikir û ev ne tenê bo Defterê Hizba Demokrat her wisa me gelek care evê dîdît ku beşdariya çalakiya Enstitûya Kurd li Parîsê dibû yan beşdariya çalakiya partî û rêxistinên dinên Kurdistanê dibû ku ew jî şahnaziyê ye ew tevavî ruh û can Kurdistanê bû ez temenekî dirêj jê re dixwazim da ku bikare pirtir xizmet bo doza gelê xwe doza Kurd û Kurdistanê bike ئێمە کاتێک باز لە خەبات بۆ مافەکانی کورد دەکەین باسی تورێکی سیاسی ئابستراک ناکەین ئێمە باز لە ژیان دەکەین باسی ئازادی و باسی گەلێک دەکەین کە بۆ چەندینەوە باج و نرخی قورسی داوە بۆ ناسنامە و مافی چارەنووسی خۆی لەو خەباتەدا هێندێک کەس هەڵیان بژاردووە کە لە پێشەنگدا بوەستن چوەک پێشمەرگە چوەک دیپلۆماتکارێک و بە ئیرادەیەکی نەگۆڕەوە بۆ قسەکردن لەسەر خەبات و تێکۆشانی گەڵەکەیان تەنانەت کاتێک جیهان گوێیان لێ ڕاناگرێت و یەکێک لەو کەسایەتیانە دکتۆر خسرۆ عەبدوڵڵاهیە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران وەک حیزبێک بە درێژایی مێژووی خۆی لە پێشەنگی داکۆکیکردن لە مافەکانی کورد لە ئێران و ناوچەکەدا بووە و زۆر جار ڕێگا و قۆناغی ئاستەمی تاقی کردوتەوە و لەسەر زۆر گیر و گرفتی یەکجار سەختی خەباتدا زاڵ بووە دکتۆر خسرۆ عەبدوڵڵاهی نوێنەرایەتی بەشێکی ئەو وێنە گەورە دەکات کەسێک کە لە گۆڕەپانە نێودەوڵەتیەکان بە کەرامەت و کۆڵنەدان و بە پێی توانای خۆی دەنگی کورد و خەباتی حەتکای بەرەو پێش بردووە
پابەندبوونی ئەوەیەکە دەربڕینی خواستی فراوانتری کورد بێت بۆ مافی ژیانی باشتر، یەکسانی، پاراستنی کولتور و ئازادیە سیاسیەکەی. هەر بۆیەش دکتۆر خسرۆ باوەڕ پێکراوی دکتۆر قاسملوو بوو. بێڕای ئەوەی کە سوپاسی حیزبی دموکرات دەکەم کە لەو ڕێگایەوە کەسایەتێکی نیشتمان پەروەری وەک دکتۆر خسرۆ عەبدوڵاهی ناسی هەر لەو کاتەوەش کە شانازی ئەوەم هەبووە لە نزیکەوە لەگەڵ کاک دکتۆر خسرۆ ئاشنا بم، هەستم بەوە کرد کە کاک خسرۆ کەسێک نییە بە دوای سرنجدان بۆ خۆی بگەڕێت. ئەو کەسێکە بە دوای دادپەروەری و ڕزگاری کوردستان و ئازادی گەلەکەیدا دەگەڕێت. دکتۆر خسرۆ لە ڕێگەی تێکۆشانی لە نێو حیزبی دموکراتی کوردستانی ئێران یارمەتی گەیاندنی دۆزی کورد بوو بۆ نێو گوتاری نێودەوڵەتی. بۆ نمونە بەشداریکردنی لە گروپی کاری ئینتەرناسیۆنال سوسیالیست سەبارەت بە پرسی کورد بە ڕوونی ئەوە نیشان دەدات. ئەو لەوە تێگەیشتووە کە دەبێ دۆزی کورد ببردرێتەوە شوێنانەی کە لە ڕاستیدا دەسەڵات تاوەتوێ دەکات، لە فەزای دیپلۆماسی، لە ئەنجومەنە سیاسیەکان، لە تۆڕە نێودەوڵەتیەکان. دکتۆر خسرۆ نوێنەری حیزب بوو لە دەرەوەی وڵات و دەیزانی ئەگەر دەنگی کورد ببیسترێت دەبێت کەسێک ئامادە بێت ئەو دەنگە بگوازێتەوە ئەو دیوی سنوورەکان کە بۆ خۆی یەکێک بوو لەو کەسانە. ئەوەی وای لێ کرد دکتۆر خسرۆ ئەوەندە کاریگەر بێت، خۆشەویست بێت و ڕێزی لێ بگیرێت، تەنیا شارەزایی سیاسی ئەو نەبوو، بەڵکو ئەو باوەڕە پتەوەی ئەو بوو کە پێی وابوو هیچ حکوومەتێک نە ئێران نە هیچ حکوومەتێکی دیکە مافی ئەوەی نییە کورد لە کەرامەتی مرۆڤی، زمان، کولتور و بەشداری سیاسی بێبەش بکات. ئێمە ئەوانەی کە کەم تا زۆر لەگەڵیدا کارمان کردووە ئەوە دەزانین ئەو لە ئاستەنگەکانی دەسەڵات نەدەترسا، ئەو نەدەترسا لەوەی کە ئەو شتانە باس بکات یا بیانڵێت کە ئەوانی دیکە پێیان خۆش نەبوو. ئەو کەسێک نەبوو کە بێدەنگ بێت. لە ئێستادا کە دکتۆر خسرۆ عەبدوڵاهی لە بواری فیزیکیەوە کەمێک نەساغە، گرنگە ئەوە بزانێت ئێستاش بەشێکە لەو خەباتە بۆ گەیشتن بە ڕزگاری کوردستان، ئێستاش ئیلهام بەخشە، تا ئێستاش هیمای بوێری و کۆڵمەدان و هەستکردن بە دادپەروەریە. وێڕای ئەوەی هیوای تەندروستی باشی بۆ دەخوازم دەڵێم کاک دکتۆر خسرۆ، هەوڵەکانت، هەنگاوەکانت، کارەکانت گرنگ بوون، ئێستاش دەنگت دەبیسترێت و هیوادارم هەمومان ڕزگاری کوردستان و ئازادی گەلەکەمان ببینین. زۆر سوپاس بۆ هەموو زەحمەتەکانت کە لە پێناو ڕزگاری گەلەکەت و حیزبەکەتدا چێشاوتە. بە سوپاسەوە مریەم عەلیپور لە وڵاتی نۆروێژ. کێکی خسرۆ ئەس گەلێک حەزکردن ئەمە مەسەجەش سەرەتشینم ji ber ku tu dilê me dayî tu ne tenê coğrafyekî tu dîrokekî jî salên heştî salên gelek tarî bû ji ber Kurdan duan salan da te moralê xwe xira nekir ji ber te gelek zehmet bûn ji ber malbata zêde gelek zehmet bûn ji ber gelek Kurdê rojelat gelek zehmet bûn li belê du zehmetî de zî te xwest gelek tiştan biparêzî nevan tişekê te dixwest tu parêzî ziman hebûn çand hebûn kültür hebûn li belê tenê ew tune bûn hevalî hebûn dostanî hebûn kenîn hebûn hezkirin hebûn û ew mîrasek zî bûn yani mîrasekî hê gelek teze bû salên nozî da ew mîrasa heftê û heşt heftê û neh heşteyan gelek mîrasekî teze bûn li belê ji ber te gelek bîûm bûn kê te wê mîrasê bê zor bê girîn bi kêfxweşaniyeke kêfxweşiyeke bidîme û ji ber wî em hemî ji te re gelek spasdar in tu germayiyek bûn tu hêzî germayiyekê ji ber ku hateke me te dîtin orta ziftanê zebana germayiyek hebû ew germayî hevaliyekî pir mîn bûn ez ji bo hevalî zî gelek ji te re spas dikim. Ez gelekî kêfxweşim basa Kak Xusro bikim ji ber ji bo me birayekî mezin e bira gewre ye. Sala heştê û yek meha çara dike ez gihiştim Fransa teqrîben 10-15 pêş roj piştî wê me civka kendar ev nas kir. Cê ev naskirina me ji mala Kurda bû. Maleke biçûk bû navê mala Kurda bû. Kak Xusro tê bîra te. Piştî wê bi sala me xizmet kir. Ji bo me tu Kak Xusro yek ji mezintirîn zimannasê zimanê Kurdî ye. Bi salan bînar ku hewa xizmeta herî mezinî ki me re hêvî dikir bikariba bida milletê Kurd teda sedan gencên Kurd û ne Kurd Fransî berdestê te xwendin. Tu him bira gewreyî û him mamostê me yî li vî awarî de dîroknasekî gelekî mezin e
او برپرسیاری تی سیاسی جی بارکی گراندان سرته در ویوانا البته نکارم بحثا تبکم بیک و بحثا خوشکا خو بکم اوان در جار مجب تنان خوار فیری خوارنه کردی یا رجولات بون خونو خیال ما به هفر گلک در باس بون دی گلک جاد هم شکستم به هفر گریان دی گلک جاد ما به هفر کیف کر کیف آمد هات حلب جا میشاندن شهید بونا خاصم رو میشاندن عین وقتی در رزگار بونا کرکوک تی بیرامه مچخوا کیف کر بو سرکتنا کردستان باک شور ام گلکی کیف خوش بود و تو دزانه نحو جایز بیجم لدی سا جایز بیجم هلو همو آلین کردستانی تد حرمت ببیرتینن مشتحز دکن هر وها اجی برادره کی یک وک جمال باتا و اسخواتن هستم جبرم گنجه و خورتی و گشن اسکریم که کردلان البسیاری که یمیه مدید تناب بده مزن بو فیر بو دیپلوماتیکی باشه اونا گش خدمت تنه که اسکارم گلک تشتا بیجم داوی جنیه به ایرو تنه متخوزمان گوتنا روجه تا بیجم گلکشتا هست کم تبراهیم نیمزه برئیسکا خسرو عبداللهی دەتوانم بڵێم وەکو پێشمەرگەیەک شۆڕەشگارێک خەباتیارێک ڕۆڵێکی گەورە و ئەرێنی گێڕاوە لە ناساندنی دۆزی ڕەوای کورد لە فەڕەنسا لە ئەوروپا بەشداری کردووە لە هەموو ئەو چالاکانەی کە ڕەوەندی کوردستانی ئەنوستوی کوردی ڕێکخراوە و کۆمەڵەکانی تر ئەنجامان داوە توانی ببیتە نوێنەرێکی ڕاستەقینەی گەلەکەی لە فەڕەنسا لەو کاتەوە کە من دەیناسم لە ساڵی 2004ەوە تاکو ئێستا بینیتم کە چەند بە حەماسەوە پشتگیری لە دۆزی ملەتەکەی دەکات لە هەر شوێنە لە شوێنەکان ئامادە دەبوو هەر کاتێک پێویستیمان پێ هەبوو ئامادە بوو بۆیە پێویستە ئێمە هەمومان بە تایبەتی گەنجەکان سوود لە ئەزموونی کاکا خسرو عەبدوڵلاهی وەربگرن ڕێزێکی تایبەتیم بۆ خەباتی بێوچان و تێکۆشانی کاکا خسرو هەیە هیوادارم بتوانین ئەو مێژوەیە کە خسرۆ چاکردیتی بیپارێزین و بەردەوام بن لەسەر ڕێبازەکەی هەر شاد بن و هیوای سەلامەتی و تەندروستی بۆ کاک خسرۆ و هاوڕێکانی دەخوازم زۆر سپاس دەگوتنی پێشیاندا پەیوەک هەیە و دەکارە پیوانێکی هەری کێرهاتی بە بۆ کەساتیا ڕێزدار کاک خسرۆ عەبدوڵلاهی ئەو ژێ ئەوە و گوتنە گیا لەسەر کۆکا خۆشین دەبە کاک خسرۆ ji malbatekî Bakurê Rojhilatê Kurdistanê ye ku ev malbat bixwe bingeha Kurdperwerî, rewşenbîrî û mirovhezî ye. Malbatek ku wekû qutabxaneyekê her yek ji zarokê xwe ji bo xizmeta civakê, xizmeta doza miletê Kurd di warê cida cida de pê gehandine. Kek Xusro jî şagirdekî herî jêhatiyê vê dibistanê ye. Jêhatîbûna Kek Xusro هنگی دردکهوه لپاریسه دماکو لإنستیتوتیا کردی لفرانسه ده دماکو تفگر روجهلات کردستان ده شرط و مرجن هری دجوار ده هم بر رژیم کمارا اسلامی ده برخواد ده ام دبینن ده دمکه ها ده که خسرو جی وکو بجهگه هاندنا ارککی نتوی دنو حزب دموکراتا کردستان ایرانه به ریبرن شهید دکتر عبدالرحمن قاسملوره سوزا بردوامیا خباته بجهتینه و داره لنونراتی حزب دموکراتا کردستان ایران لپاریس ده دبه دیپلوماتکی هری جهاتی امانتدار دلسوز و
پیبند همو پیورین روشتی داکو تمثیلا اوه باوری بکه اوه کجا آلی ریبر مزن دکتر قاسملو و ریبریا حزب دموکرات کردستان ایران بوی هاتبو سپاردن بچه گهاندنا ارکی که ها ده شرط و مرجه که هری دجوار ده که تفگر روجهلات کردستان جهیلا سیاسی جهیلا دیپلوماسی دناو دورپیچه که مزن ده بو دنگی وی تفگره گلک زحمت ده هشت جهان درو که خسرو کاری به جهاتی بوناها پاریسی ده دنگی وی تفگر هان بگهینه سیاست مدار روشنبیر مدیا و ناوندن سیاسی و بریاردر جهان در و بتایبتی لپاریس و اروپای او رولا هان یا کیرهاتی به سالان چه اواکو وکو دیپلوماته کی جهاتی چه وکو کسی کی خودی تایبتمندی دلسوزی جبو تفگر کردستانه که او باوریا که بوی هاتبو سپاردن او ارکا که کتبو سر ملیوی به دلسوزی و به جگ دگهاند مل به ملیوی خباتا هان تایبتمندی که خسرو تن دوار سیاسی ده نبو ام دبینن چه اوا که ده انستیتویا کرد لپاریسی ده خباتن به سالان دوار چاندی ده بردوام کرن چه اوا که وکو معموسته که زمان کردی ده زانینگه ها پاریسی ده درسا زمان کردی گوتیا چه اوا که هری داوی ورگیرانا کتابا اوروپیک دوالات کردان ده برهما رحمتی نسرین خانما خیزانا ریبر مزن دکتر عبدالرحمن قاسملو جه زمان فرانسی بو فارسی که برهمه که گلک گرینگه شاهدیه بو دیروکا قوناخه که هری دجوار یا تفگر روجهلات کردستان داده که خسرو کاری مل به مل خباتا سیاسی دوار چاند زمان و ورگیران و روشنبیری دجی خدمت به همپا پیشکشی گله کرد بکه او تایبتمندی هان ده شخصیت کسی که وکو که خسرو ده نه تنه اواکو وکو آرشیو که زندی وکو بیردانکا تفگر روجهلات کردستان و به تایبتی حزب دموکرات کردستان ایران لپاریسی ده که بخوا بشه که لدیروکا اوه خباته دکارم بیجم که خسرو بخوجی خیمه و دیروکی بیا خیمه آواکرنا و دیروکی بیا کساتی که ها برومت که به پاشخانا دهان سال خواته که پیروز درفا تفگر رزگاری خوازی روجهلات کردستان ده ایرو روژه بو همو ولایت پرورین کرد جی شانازیه باورم که خسرو نتنه بو حزب دموکرات بلکو بو تفگر رزگاری خوازی نتوا کردی همو پرچم و کو آدرسه که بو لپاریس دما برپرسیاتی خواده و کو هیویه که بو جبو گهاندنا دنگی وان پیام وان و تیکلداری وان به سازی و ناوندن سیاسی دیپلوماسی فرانسه یان به روزنامه و مدیان را و کو کسی که جی باوری هیوی که مزن بو تفگر کردستان آوکر بو نهاجی ددمه که ده تمنه که خسرو ام بیجن ایدی ده دناو کالیتی ده ام دبینن روجهلات کردستان جی بر به پیش روژه که گشت چه که آزادی نیزوکه هیوی تمنه ام اوه تندرستیا که خسرو ده جی خوده به که روژن آزادی ده به سرفرازی دوار بابو کالان او که هیجای ویه جیروره کرن و قدر و قیمت مروفه ها برومت دناو جواک آمده به آدرس و برا پاراستن دا که نفشن پیش روژه و که میناکه که هری باش ببیر بینن ده داویه ده تبی شانازیه که مزن به همپا بو کد و خباتا که خسرو هیویا سلامتی و سرفرازی جیراده خوازم باور دکم دبک و درد ورا سال 84 یعنی 85 به جرا پیشی من دجوینا انستیتوی دا که خسرو ناسکر پیشتی که مزانی کرد روشلاته و بتایبتی جهره مامه جعالی ماکو سالماس و بازرگان وادره گله که کیف من هات ما کو ناسیا خدا هف من زانی کو او مالباتا مجی ناسکه از گله کیف خوشتر بوم و بوقت را دوستانیا و گله پیشتا چو که خسرو مروه که گله که جای و در حق کردان دا در حق دیروکا کردان دا در حق بویرین لکردستان بویی به تایبتی لحریم ما گلک تشتان دزانه من گلک جراجی هندک تشت برسینه از فیر بومه و انسانا کی گلکی دلسوزه
کوردێکی حتا ببێژی پاک و پاقژ و دڵپاکە ئەس بناسینەوەی gelekî kêfxweş bûme. Bi wext re ew danûstandina me her berdewam bûye û me gelek cara di civînên kurmancî de hevdû dîtine û ewî di civînên kurmancî de li ser babetên cuda cuda gelek tişt pêşkêş kirine ku di rojname kurmancî de jî ew hatine belavkirinê. Kurdiya Kekxosro gelekî baş e, bi taybetî di warê kurdiya gundewariyê de, kurdewariyê de, çanda kevn de xezîneyeke gelekî dewlemend e û min gelek tiştên nû ji wî hîn kir, ez ji wî hîn bûm, ji bo wî ya jî gelek kêfxweş im. Gelek xemgîn im ku tendirustiya Kekxosro di van salên dawîn de ber bi nebaşiyê diçe û ji ber wê jî nedikare beşdarî civînên me yê kurmancî bibe. Bi rastî ew velahiyeke gelek mezin bû di civînên me de. Em gelek xema wî dixwin û em gelekî bêriya wî dikin. İnşallah di demeke kurta tendurist be û vegere ser tendurustiya xwe ya baştir ji bo mal û malbat zar û zêçê xwe bibe mirovekî tendurist û temenekî dûr û dirêjtir bijî em ê jî bi dîtina wî gelek kêfxweş bibin. Bimîne di xêr û xweşiyê de gelek silav û hurmetê min hene ji bo Kekxosro malbata wî. Bimîne di xêr û xweşiyê de. Yek ji hevalên kevntirînê min e. Ez bawer dikim nêzîkî 5 sal em hewdin nas dikim. Îjar dostiyetiyekî me yî wefa ewqa sala heta niha dom kir û ew dostiyetî tenê dostiyetiyekî şexsî ya kesê min ne, nav sala de Kekxosro bû dostê hemû malbata me. Rahmetî Elî jî gelek jî hez dikir. Malbata me, birayê min, xwişkê min, herkes wek endamekî malbatê lê dinêre. Ji ber ku Kekxosro Kurdekî temam e, bi örf û adetê Kurdî mezin bîye, bi edeba Kurdî mezin bîye, Kurdiya wî gelek baş e, dengê wî xweş e, xweş govendê digre, sohbeta wî xweş e. Îjar yanî bi wê re dem derbaskirin, wext derbaskirin timî ji bo me Kurdistanê tîne bîra me. Kekxosro ji malbatekî Bakurê Rojhilatê Kurdistanê ye ku ev malbat Kekxosro ji malbatekî Bakurê Rojhilatê Kurdistanê ye ku ev malbat û her wisa navsala de jî ew neguherî. Kekxosro folklora Kurdî, zimanê Kurdî, edebiyata Kurdî gelek başdan e wek gencînek, xezîneyek vî warî de. Îja ji wê bûnê hê di dawiyan salên heftiyan de wextê me destxilata ferhenga Kurdî Fransî kir, mîgehel tevî José Dertolîno, Karolîn de Lassus, ew jî beşdarê civînê me bû. Heta dawiya ferhengê jî yek ji riknên ferhengê bû ji ber ku zimanê Îraniyê kevn jî başdan bûn û xebata wê gelek xêr û sûdê gihand karê ferhengê.
ئەو دەستپێکا جوینێ کورمانجی داژی بەشداریجا جوینێ کورمانجی بوو ئەو جوینێ کورمانجی در کو سەرپەرشتییا کەرۆ سۆزیلان دمەشینە حتاکو تاکەتاوی هەبوو دوچوو بەشدار دبوو و گەرەک جێ فایدە و سووداوی بوو دەمێک جێ لە ئەنستیتوێ دەرسێن کوردی دەدا. ئیجا کاک خسرۆ یانی دۆستێکی باش زمازانێکی کورد د aynı vaxtêda jî welatparêzekî mîlîtan yani welatparêzekî mîlîtan ji bo doza Kurd û Kurdistanê ji dema hatina xwe heta niha jî tiştê destê wî tê dikev û kiriye ew tê wîra min destpêka neda mala Kurda hebû timîl wê derê hate çûna wî di nav yekîtiya xwendekarên Kurda da gelek çalak bû karê wê xebatê wê di wê demê da temo bu kesêdan ra diçûn der Parîsê dervayê Parîsê Mehmed Hesan ra ji bo nasandina Kurda cihîna çêtkirin beşdar dibûn. Di sala heftê û heşt heftê û niha da dema ku şaredariyên Fransa hin otobîs û tişta diyarî bo Diyarbekirê dan dîsa wan ra bi ew bû yani ketina rawî karî û alîkariya wan kir. Îja piştî damezrandin ya danîna enstitûyê jî Kak Xusro yek ji endamên enstitûyê di beşa ziman û edebiyatê ku demek dire jî cîgirê serekê wê beşê bû. Van xebatê xwe îja awakî sistematik di nav çerçeva enstitûyê da domand. Tê bîra me wisa jî ku dema ku penaberên Kurdên başûr hatin sala heştê û notî da di wê demê da jî ew di nava ekîba ku alîkariya wan dikir piştîvaniya wan dikir yani li her cî karekî xebatekî ji bo Kurda hebû hebûna Kak Xusro her wext amade bûye. O xebata xwe ya welatparêzî îja dûwarên siyasî da jî berdewam kir taybetî wek endamekî Partiya Demokrata Kurdistanê Îranê o dostekî pêşeva dostekî lîderê Kurdayê mezin Doktor Abdurrahman Qasım bû Doktor Sadık Şerefkendî bû em hemû bi hev re dostayetî me gerek salê xweş derbas kir. Îja Kak Xusro li hemû civîna da Doktor Qasım bû ra diçû kongreyê Internasyonera Sosyalîst çû civînên kongreyê Partiya Sosyalîst a Fransayê yani ew ku gelek di wî warî da jî çalak bû li bê nejbîrkirin em heqê wî bidinê. O di van salê dawîn da jî her yani wextê ku tendurustiya wî ne baş bû jî dîsa kar û barên siyasî yên partiya xwe ji nêzîkî ve şopîne aynı wextê da jî karê enstitûyê tê hemû evkên yani em bêjin civîne giştî enstitûyê tên Jejna Newrozê tên hin civînê dîtir û gora hindî taqet û tendurustiya wî îja ji bo wî ciyekî wî taybetî heye di nava civata Kurdiya Fransayê di nav Kurdên Parîsê û taybetî di nav dost û hevalên Enstitûya Kurda Parîsê ew wek yani welatparêzekî hêja Kurdekî hêja û dostekî hêja ew timî qedr û qîmeta wî tê zanîn. Îja em cîra emrekî dûr û dirêj hêvî dikin û hêvîdarin ku bo demekî dirêj jî beşdarî karê xebatê me bibe û wek bavekî jî zarokên kurdperwer gihand ew ji cîkê weka Parîsê karekî rihet nîne. Vana hemû bi piştîvanî û bi ewa bi xêr û piştîvaniya xanavê Gulnaz ku ew kesayetiyekî bi taybetî ew jî gelek hêja ye. Îja em hêvîdarin gelek salê din jî bijî û em ji hebûna wî û ji zanîna wî îstîfade bikin kert bigirin. Spas. هاوڕێی بەڕێز کاک ئەردەڵانی عەبدوڵاهی ئاگاداری کردم کە بەو زوانە ڕێو ڕەسمێکی ڕێزگرتن و پێزانین بە کار و زەحمەتەکانی کاک خوسڕەوی عەبدوڵاهی پێک دێ. لەو پەیوەندێدا سەرەتا دەمەوێت سوپاسی بەڕێوەبەران و داهێنەرانی
ئەوە بکەم کە ڕێوڕسمێکی ئاوایان بۆ هاوڕێ و هاواڵی بەڕێزم کاک خسرەوی عەبدوڵاهی پێکێناوە. کاک خسرە وەکو هاواڵێکی زۆر عەزیز و خۆشەویستی من ساڵیانی ساڵ پێکەوە وەکو ڕەفیق دڵپاک سادق هەمیشە هەرچی لە توانایدای با دەتوانی چاوەڕوانیت لێ هەبێ و دەتوانی هیواداربی بەوەی کە پشتگر و پشت قایمێکی باشی تۆی هاواڵ و تۆی خۆشەویستێکی. من بەو بۆنەوە وەکو هاواڵێک بەڕاستی سپاسی هەموو زەحمەتەکانی دەکەم، هەموو ئەو لوتفانەی دەکەم کە دەرحەق بە شەخصی خۆم هەی بووە و لە پەنا ئەوەش وەکو هاوڕێیەک وەکو کەسێک کە لە بزوتنەوە و لە خەباتی ڕزگاری خوازینەتەوەکەماندا لە ڕیزەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی ئەو کاتانەی کە لە دەفتەری پاریس ئەرکی وەستۆگرپ و و ئەرکەکانی ڕادەپەڕاند و ئێمەش زۆر جار لە نزیکەوە شاهیدی کار و تێکۆشانی دڵسۆزانە و ماندووی نەناسانەی کاک خسرە بووین. کاک خسرە گیان تەمەنێکی درێژت بۆ ئارزوو دەکەم، سڵامەتێکی تەواوت بۆ ئارزوو دەکەم. هیوادارم وەک هەمیشە بە گوڕ، وەک هەمیشە بە پێکەنین، وەک هەمیشە بە گەرمی و بە دڵسۆزی لە خزمەتی حیزب و بزوتنەوەی نەتەوەکەت دابی و بۆ هاواڵەکانیشت هەروە هاواڵە خۆشەویست و عەزیزەکەی ساڵیانی دوور و درێژبی. چاوت ماچ دەکەم کاک خسرە و دیسان ئارزوی عمری درێژ و سڵامەتیت بۆ دەکەم. دیسان سپاس بۆ کەسانەی کە ئەو مناسبەتە بۆ ڕێزگرتن لە کاک خسرە و پێچان هێناوە. کاک خسرە و شایانی لەوەش زیاترە، بەڵام لەو هەلوو مەرجەدا ڕەنگە هەر ئەوەندە بکرێ و هەر ئەوەندەش دەتوانێن نمونەی زۆر شت بێ کە دەکراشتی لەوە گەورەتر لەوە زیاتر و شایانتر بۆ کاک خسرە و بەڕێوە بچێ. ئارزوی سڵامەتی بۆ دەکەم، ئارزوی سەرکەوتنی بۆ دەکەم و توولی عمرێک و سڵامەتێکی تەواوی بۆ دەخوازم. ڕێز بۆ کەسانش کە لەو مناسبەتەدا بەشدار دەبن و ڕێز لە زەحمەتەکان و لە هاواڵەتی و هاوڕێیەتی کاک خسرە دەگرن. سپاستان دەکەم. بە باوەڕی پتە و پێداگرتن لەسەر شیرە و جەوهەری ئەو لۆجیکەی کە جوانی هەیکەل و کاراکتەری ئینسانی سەروەر و سالاری هەموو جوانیەکانە لە یادێکی خۆماڵیانە و ئاشنابوونەوەیەکی دوێ و دیدارێکی دووڕاودووری دۆستانەدا لەو گۆشە دیگایەوە بەرەو سیمای ئینسانیەکەی ڕێزدار کاک خسرەوی عەبدوڵاهی دەڕوانینەوە کە هەڵسەنگاندنی جەوهەری زاتی و کەسایەتی ڕاستەقینەی هەر کەسایەتیەک ئەو کاتەی دەبێتە داوەریەکی عادڵانە و هەڵهێنجانێکی ڕاست و دروست و ئوسولی کە ڕاستەوخۆ و ڕوبەڕوو لە قۆناغ و کەش و هەوا و بارودۆخی جۆرا و جۆردا لە نزیک ئەو کەسایەتیە ژیابی یا هاوڕێ و هاوسەفەری بووبی یا لە کارەساتە تفت و تاڵەکانی ڕۆژگاردا هاو هاوار و هاوژان و هاوشیوەنی بووبی. ئێستا زیاتر لە 40 ساڵە ئەمەد شانازی ئاشنابوونم لەگەڵ کاک دکتۆر خسرەوی پێبراوە کە لە سەرەتاوە دوورا و دوور و دواتری شان بەشانی یەکتر هەڵگەری کۆڵەباری مەینەت و ژان و ئازارە هاوبەشەکانمان بووین. دیارە شیرە و ماهیەتی هەر ئینسانێک لە ڕێگای خۆخدە و خصوصیاتی زاتی و سیفەتی ئەو ئینسانەیەوە پێناسە دەکرێ و لەو ڕانگەیەوە تیشک دەخەینە سەر کەسایەتی کاک خسرەوی عەبدوڵاهی. یەکەم کاک خسرە بە تەواوی معنای کەلیمە کەسایەتیەکی نیشتمان پەروەر بوو لە باوەشی ماڵبات و کۆمەڵگایەکی نیشتمان پەروەرەوە ڕۆی لە قوتابخانە سەرەتاییەکان و بە زمانێکی جیا لە زمانی دایکی دەستی بە خوێندن کردبوو.
لە حەملاندن و ڕاهێنانی گەلویستیانەی بنەماڵاییەوە کەوت بۆ نێو ڕاهاتن و فێرکاری نامۆی قوتابخانەکان و ئەزموونی گەلدۆستی و کوردویستی لە بنەماڵەکەی خۆیەوە بۆ قوتابخانەکان گواز بۆەوە و وێڕای هەڵگرتنی ئەو دەرس و ئەزمونانە خۆناغا جۆراوجۆرەکانی خوێندنی سەرکەوتوانە بڕی بوو تا مەزرۆی فێربوون و فێرکاری ڕووی کرد بۆ دنیای دەرەوە و بە لە یەکگرێدانی ئەدەبی بەرەنگاری خۆماڵ و فەرهەنگی بەرین و گەشەکردنی فەڕەنجی خۆی ڕاهێنا بوو بە کێشانی دەرد و ئازار و حاڵانەوە لەگەڵ هەناسە ساردی و مەینەتبەشیەکانی دنیای دەرەوە توانیویەتی سەنەدی بەرزی زانستی خوێندن و دەستبێنی بە هەڵدانەوە و تێڕامانی ئەو بەشەی کارنامەکەی بەڕوونی بۆمان دەردەکەوێ کە کاک خەسرەوی عەبدوڵڵاهی لەگەڵ هەموو نەرمی و بێ ئازاری خۆی کەسایەتیەکی خۆڕاگر و پش و درێژ و بەکێش و خاوەن بڕیار و ئیرادەی لەشکال نەهاتوو لە مەیدانی زمان و ئەدەب و فەرهەنگدا وەک کەسایەتیەکی خاوەن پۆتانسیێل و بەتوانا و تەشقەڵە بەزێن باڵای کێشاوە. سێهەم کاک خەسرە و کەسایەتیەکی زیاد لە ئەندازە مؤەدەب و شەرم بەخۆ و سەنگینە. ئەگەر کەسێک بە شێوەیەکی ترش و تاڵ و نامۆیی و تۆڕەییش لەگەڵی ڕوبەڕوو بێ کاک خەسرە و بە خوێنساردی و دڵنیاییەوە بێ ئەوەی چووکترین گرژی و هاڵۆزی لە خۆی نیشاندا قورس و قایم و ئاسایی وەڵامی دەداتەوە و جگە لە ویقار و مەتانەت و بەکارهێنانی وشەی شیرینی کاکەجان هەڵوەستێکی دیکەی لێ نابینرێ و تاقە گەنجێک نایەتە نێو چاوانی. واژەی کاکەجان وردی زمان و ڕێکی کەلامی تەواوی تەمەنی کاک خەسرەوی بوو لە هەموو حاڵەتەکانی ژیان و تەنانەت لە هەلومەرجی ئاسایشدا جگە لە کاکەجان شتێکی دیکەی بە زمان دانایە و شیرن وشەی کاکەجان نەقڵی مەجلیسی هەموو دۆستان و ئاشنایانیەتی. کاک خەسرە و گەگەڵەوەی ئینسانێکی ئارام و هێدی و هێمنی و سالم و بێگری و گۆڵا لە حینی حاڵدا کەسایەتێکی خۆڕاگر و شۆڕژگەرە زیاتر لە 40 ساڵە لە نێو بگرە و بەردە و گۆڵمەز و گۆنگەڵ و کێشە تەشکیلاتیەکانی دەرەوەدا ماندوو بەزێنانە خۆی ڕاگرتووە و سەربەرزانە و شرافەتمەندانە ئەرک و مەسئولیەتەکانی خۆی بەڕێوە بردووە. چوارەم کاک خەسرە و ئینسانێکی نیازپاک و سادق و ئەمین و دەست و دڵپاک و نمونەی وجدان بەرزی و واقعبینی و سەلامەتی دەرونی و لە پێچ و خەمی ئەو دۆخە حاڵۆزانە و ئەو مەسئولیەتە جۆراوجۆرە قورسانەدا کاک خەسرە و نەک تەنیا لەکەیەکی لە نەنیشتووە بەڵکو چووکترین گلەییشی لە هیچ بارێکەوە نەهاتۆتەوە سەرێ. لە کاتێکدا یەکێک لەو کەسانە بووە کە ڕاز و نیاز و سەرمایەی مادی و معنەوی حیزبی دموکراتی بە ئەو پەڕی ئەمانەت و ڕاستی و دروستی پاراستووە و بۆتە کەسایەتێکی مقەدەس و پیرۆزی نێو ئۆرگانەکانی حیزبی دموکرات و ئازادمەنیشانە و سەربەرزانە پێگەی وجدانی و ئینسانی خۆی بەرز ڕاگرتووە. پێنجەم کاک خەسرە و کەسێکی خاوەن هونەر و دەنگ خۆشە زیێرای خۆشاوازیەکەشی کەسێکی هونەرپەروەری ناسکوێژە و ئاشنایی زۆری بە زیر و بەم و ڕتم و ئاهەنگی مۆزیکی کوردی و بە تایبەتی شارەزایی زۆری بە ستایلی جۆراوجۆری ئاوازە ڕەسەنە کلاسیکیەکان هەیە. سەیرە سەرڕای ئەو هەموو ماوە دوور و درێژەی کە لە وڵات دابڕاوە و لە وڵاتانی سارد و سوڕ و دیاری غوربەتدا ژیاوە فۆلکلۆری لە مێژینەی نەتەوەی خۆی فەرامۆش نەکردووە. زۆربەی ستران و لاوژە و چریکە ڕەسەنە نەتەوەییەکانی بە تۆمارکراوی لە زەینی خۆیدا ڕاگرتوون و بە موزیکی تایبەتی کەلام و حەنجەرەی دڵگیر و سەرنجڕاکێشی کوردانە و سۆز و هەستی بە کوڵەوە هەڵیان دەداتەوە و بە سەوداسەری و
تام و چێژی تایبەتیەوە ڕوحێکی تازەیان و بەردێنیتەوە و بەڕەوانبێژی پڕ لە مەهارەتەوە بەرەو هەست و سۆزی کیژان و کوڕانی گەلەکەی ڕەباڵیان دەخاتەوە. بەڕاشکاوی و بێ موبالەغە دەتوانم ئیدعا بکەم کە کاک خەسرە وەک ڕاستپاردەیەکی ئەمین سەبارەت بە گواستنەوەی هونەر مامۆستایەکی ئەمەگناس و وەفادار و دڵسۆزە. ئەگەر تۆزێک بە وردی سەیر بکەین دەبینین کە کاک خەسرە وەکو تەتەرێکی هەڵگری ئەمانەت بۆ فێرکاری و گواستنەوەی هونەرەکەی لە جگەرگۆشەکانی خۆیەوە دەستی پێکردووە. کیژە ئازیزەکەی کاک خەسرەوی شیرین خانم وەکو ئاکتەرێکی دەنگخۆش و هونەرنوێنێکی دیار زۆر جاران لەسەر شانۆی هونەرنوێنی دەرکەوتەوە و ئەو هونەرەی بە ماندوویی و هیلاکی بابی دڵسۆز و جگەرسوتاوی لە زەین و مشک و هۆشیدا جێگیر کراوە. ڕەوانەی هەست و چێژی هونەردۆستانی وڵاتی خۆی کردوتەوە وەکو چەکێکی کاریگەر لە بەرابەر پەلاماری موزیکی بێگانەدا لە مەیدانی ئەدەب و فەرهەنگی بەرەنگاریدا کڕۆنیگاری ماهیرانە و هونەرمەندانەی خۆی بە ڕوونی نیشانداوە. لە سەرەتادا باسی ئەوەمان کرد کە ئینسانەکان ئەو کاتەی دەتوانن بە تەواوی یەکتر بناسن کە لە بۆ ناو قۆناغ و ڕێکەوتی جۆراوجۆردا تا ڕادەیەکی زۆر لە یەکتر نزیک بووبن. لە ئاکامی ئەو ڕووداوەیدا کە بۆ من ڕوویدا دوای 18 ڕۆژ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ مردن بە مەبەستی چارەسەر وەرگرتنی باشتر ڕەوانەی نەخۆشخانەکانی وڵاتی فەڕەنسای کرا. بار و دۆخی ڕوحی منە ئارام بوو. وەزعی جەستەییشم لە ئەو پەڕی خراپی خۆیدا بوو. نە بۆ خۆم هومێتم بە ژیانما بوو، نە هاوڕێیانیشمان هیوایان بە ژیانەوە و هەستانەوەی من هەبوو. ئاواتم ئەوە بوو هەرچی زووترە گیانم دەرچی و لە دەست گڕ و بڵەسە و ئاوری ئەو جەهەندەمەی تێکەوت بووم نەجاتم بێت. لەو بەشەشدا ئەستێرەی بەختی من لێڵ و تاریک و ڕەش و ڕەشتر خۆی نیشان دەدا. لەژێر چاوەدێری شەهیدی نەمر کاک عەبدوڵڵای قادری ئازەردا فڕۆکەکەمان گەیشتووە سەر ئاسمانی پاریسێ. بورجی مراقەبەتی فڕۆکەخانەی شارڵ دێ گۆڵ بەهۆی تەمەموژ و تاریکی سەر پاریسێ ئیجازەی بە نیشتنەوەی فڕۆکەکەی ئێمە نەدا. ناچار ڕووە و ئینگلستان ئێمان بەجێ هێشت و لە فڕۆکەخانەی لەندەنێ نیشتینەوە. کورسی کەمەوە دوای 24 سەعات سەرگەردان بوون توانیمان لە فڕۆکەخانەی پاریسێ بنیشینەوە. لەو چرکە ساتانەدا سەدان جار مردنم بە چاوی خۆم دیت. ئەو کاتەی کاک عەبدوڵڵای قادری ئازر و کاک ڕەسووڵی قادری و کاک خەسرە و کاک عەلی پوور ئەمان و کاک ئیبراهیمی قەزاق دەفتەری پاریسیان ئیدارە دەکرد. حەقان و ئینسافان تەواوی ئەو هاوڕێیانە زیاد لە توانای خۆیان ماندوو هیلاک بوون و سەرڕای ئەوەی کە لە نەخۆشخانەش پێراگەیشتن هەبوو زۆربەی کاتەکانیان سەرفی پێراگەیشتنی من دەکرد. لە نەخۆشخانەش سەرڕای چاوەدێری چڕوپڕ حاڵم بەراو خراپتر و خراپتربوون دەڕۆیشت. تەواوی شەو ڕۆژەکان 2 سەعات یەکێک لەو هاوڕێیانە چاوەدێریم نی دەکرد و کێشکی لە من دەکێشا کە یەکێک لەو هاوڕێ ئازیزانم ڕێزدار کاک خەسرەوی عەبدوڵڵاهی بوو. ئەمن تەخت لەسەر پشتێک کەوت بووم و بە جار جنگڵدانەوە مردن و ژیانەوە و دیسان مردن و ژیانەوە لە نێو تابوتی شەق و شەڕی جەستەمدا جێگۆرکەیان دەکرد. هاوڕێیان سەریان بەگوێمەدەنا و لە نزیکەوە دەیاندواندم. هەموویان وەکو فریشتەی نەجات لە ژێر باڵمدا بوون و لەبارەی جەزرەبە و ژانە ڕوحیەکانم ئازارشکێنی زۆر بەهێز و ئیرادە خۆڵقێنی بەتوانە و وەرەبەخشی کاریگەر بوون. کاک خەسرە و یەکێک لەو ئیرادە خۆڵقێنانە بوو کە بەجگە لە لاوژە خۆماڵیەکان ئاشنایی بەلاو کوسترانەکانی کاراپیت خاچۆش هەبوو کە ئەمن هەر لە سەرەتای لاوێمەوە لەگەڵەوەی تەنیا کەلیمە لە کوردی کرمانجی حاڵی دەبوون، بەڵام عەلاقەیەکی زۆری ڕوحیم بە دەنجی کاراپیت خاچۆ ئەرام تیگران هەبوو.
لە ماوەی نزیک بە 10 ساڵ کارکردن لە بەشی پێشمەرگەی حیزبی دموکرات لەسەر تاسەری شەڕ و پێکدادان و جەبهە دوور و درێژەکاندا گۆرانیەکانی ماملێ و زیرەک و دەنجی ئەو دوو هونەرمەندانە خۆراکی پڕ لە چێژ و ئینەرژی ڕوحی من بوون و کاتێک کە خەسرۆ دەهاتە تەنیشتم دنیای ڕەش و وەحشەتناک و تاریک و تروکی من دوورە دیمەنی ئاسۆیەکی ڕوونی تێدا دەردەکەوت و دەنگە خۆش و ئارامبەخشەکەی دەبۆ بە لایلاییەکی پڕ لە سۆز و میهرەبانی و لەسەر باڵی خەیاڵ هەڵی دەفرارمەوە و دەیگواستمەوە بۆ نێوکۆڕی هاوڕێیانی پێشمەرگە و بەرە دوور و درێژەکانی شەڕ و دنیای ڕەش و سامنەکی کاتە سەختەکانم بە تەواوی فرامۆش دەکرد. دوای دەربازبوون لە چرکە سەرتە دژوارەکانی نێومەرگ و دەمانی نەخۆشخانەی بە هیممەتی هاوڕێیانمان گوێزرامەوە بۆ دەفتەری پاریسی و لە ژێرباڵی هاوسەنگەرانمدا جێگام بۆ کرایەوە باسی چ بکەم هەرنەی لە موشەرم دەمگری. ماوەیەک هاوڕێیانی دەفتەری پاریسێ بە گەورەی ڕوحی ئینسانی خۆیان پێم ڕادەگەیشتن و دواتریش فەرزانە خانمی مەعازی کە لە شەرە جەبهەییەکانیشدا وەکو برین پێچ ماوەیەکی زۆر لەگەڵ ئێمە بوو. هەروەها مەنسوورە خانمی یەغمایی جەندەقی و محەممەدی حەسەنزادە و سولەیمانی ڕەحیمی بۆ یارمەتیدان و چاوەدێرین گەشتنە دەفتەری پاریسێ و شادڕەوان کاک ئەحمەدی قاسملو و کاک دکتۆر کەنداڵ و کاک دکتۆر شجاعی مستەفەوی و کاک دکتۆر حەسەنی شەتەوی زۆر جاران سەردانیان دەکردم. کاک خەسرەویش پەیامە تەلەفۆنیەکانی بۆ من دەهێنان و ڕۆژێکیان کاک خەسرە و باڵی گرتم و بردەمیە لای تەلەفۆنەکەی و گوشەکەی بەگوێمەنا بۆ چەندین جار لێ پرسینەوە و هاوژانی کاک سەرمەدینی سادق وەزیری ڕۆناچی و سوکنایی زۆری پێبەخشیم و خاتونانی شادڕەوان نەسیر خانمی قاسملو و نازی خانمی شافعی کە شافعیەکان لە نێو عەشایری سوێسنیدا نفوزی زۆریان هەبوو زۆریانم لە نێزیکەوە دەناسین و گوڵناز خانمی هاوژینی کاک خەسرەوی دڵسۆزانە پێمەوە مەندوو بوون و بە هاوخەمی و هیممەتی خۆیان یارمەتی ڕوحی زۆریان دام. کاک خەسرەویش هەموو ڕۆژان و بە بۆنە جۆرە جۆرەکانەوە دەهاتە پەنام و لە دەرفەتەکاندا گۆرانی ڕەسەنی کوردی بۆ دەگوتمەوە و بە دەنگە زەڵاڵەکەی لاوژە حەماسیەکانی بەگوێیدا دەخوێندمەوە. ڕۆژانی پێش گەڕانەوە بۆ کوردستان بە تاسەوە داوام لێ کرد کە بە دەنگە دڵڕفێنەکەی چەند ئاوازم وەک یادیگار بۆ تۆمارکە. کاک خەسرەویش بە ڕوحسوچی و عەلاقەیەکی زۆر چەند لاوژەیەکی کوردی پڕ لە سۆزی بۆ تۆمار کردم کە بەداخەوە لە بێنەوە بەرەو پرۆسەی دوور و درێژی پەرتەوازیەکاندا لێمون بوون و نازانم چەند لێ هاتوو. ئێستاش لە شەوانی دوور و درێژی زستانی وڵاتی سوئێدە و لە کاتی بێخەوی و جەزرەبە و ئازاری ڕوحی و جەستەییدا و یادی مۆزیکی ڕەسەنی کوردی و حەنجەرە داودیەکان و وەڕزیشکەنی کاک خەسرەوی دەکەومەوە شادی و ڕۆناچی بۆ نێو هەست و چێژ و دەروونمدا دەبەزیتەوە. لەسەر یەک هاوڕێیانی دەفتەری پاریس بە تێکرایی گەورەی زۆریان ماند و زەحمەتی زۆریان بۆ من کێشا. ئەو کاتانەی کە لە وڵاتیش بووم لە لوتف و محیبەتی هاوڕێیانی دەفتەری پاریسێ بێبەش نەبووم. زۆر جاران بە پەیام و تەلەفۆن یەکترمان دەدواند و لە وەزعی یەکتر ئاگادار دەبووینەوە کە ڕوون لە غەریبایەتی و دنیای دەرەوەش کرد. لوتف و محیبەتی هاوڕێیانی دەفتەری پاریسێ هەروە بەردەوام مابەوە و بە تایبەتی زۆر جاران لەگەڵ کاک خەسرەوی بە تەلەفۆن یەکترمان دەدواند و لە وەزعی یەکتر ئاگادار دەبووینەوە. لە پلێنۆمی پێش کۆنگرەی 16هەمی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانێشدا جارێکی دیکەش بە خزمەت هاوڕێیان و کاک خسرەوی عەبدوڵڵاهی گەیشتمەوە. لە کاتی پشوداندا بەشێک لە هاوڕێیانمان بە دەنگە خۆشەکەیان کۆڕەکانیان دەرازاندنەوە و بە تایبەتی کاک خەسرە و بە ئاوازە ڕەسەنە کوردەکانی ڕوحی ماندوو هیلاکی منی بە تەواوی دەحەساندەوە. ئەس بەفرم 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 لێ نار لێ نار ئەس بەفرێ چیایە سپیمە لێ نار
عشقی کوڕ گوندیمە لێ نار تا دەلالی ئەوە گۆرانیە بوو کە کاک خەسرۆ هەمیشە هەوڵی دەدا منداڵەکانی فێری بن. لێرەدا ئەمن هەرچەندی لەبارەی تایبەتمەندی ئەخلاقیەکانی کاک خەسرۆی بیڵم زۆر کەمم گوتووە. شادی و سەربەرزی خۆی و گوڵناسخان بوو هەژار و شیرن و ساغی و سەلامەتی کاکەجانی خۆشەویست و هەموو کاکەجانە جەربەزە و ئازیزەکان بە ئاوات دەخوازین. چاچانێک دەگۆن نەزانم، دەلالێک دەگۆن دەزانم، مەچاچاندی لەسەر بیرێ، ئاو دەکشاندن پێ زنجیرێ، زەنجیر قەت بوو کەتە بیرێ، دێ وەروەروە چاچانێ. ئەو ئاوازە فۆلکلۆریا تەنیا لە زمانی کاکەجانی ئازیز خۆش بوو. 13 مارسی 2026. ئامادەبووین ڕێزدار میوانین هێژا و قەدرگران مامۆستا و مامەمەنیە هێژا و ڕوومەتدار دکتۆر خسرۆ عەبدوڵاهی عەزیز تەوی سلااو و حرمەتێن گەرم و بێداویژ و هەموویان را سپاس دکەم بۆ دەرفەتێ و هەروەها ئەژی خۆ بە شاناز و بەختەوە دزانم کو ئیرۆ بە کورتە پەیامەکێ لەوێ کوڕێدا بەشدارم لەگەل بە و هەروەها بۆ چەند پەیوان دخوازم ڕێز ژێ خەبات و تێکۆشین و کەساتیەکی بگرم کو ژیاناوی بیە بە پراناوەرە زانست و هەروەها خەبات و تێکۆشینێدا و هزر و وینا خزمەت بە چاند و هەروەها زمان ڕاوشەنبیری سیاست و دیپلۆماسیا کوردی دەدلێوی دەبەکی تەونێکی هاتیە ڕاچاندن و مەزنکردن. ئیرۆ ڕۆژێ ئەژی دخوازم لە حزورا مامۆستای هێژا دکتۆر خسرۆ عەبدوڵاهی عەزیز و هەروەها لە حزورا ماڵباتە ویا هێژادا بەژنا خۆ لە هەمبەر خەبات و تێکۆشین و مازنایە دکتۆر خسرۆدا بتەبینم و لە چاوێن مامۆستا بنێرم و ژێرە بێژم سپاس مامۆستا، سپاس ئەم دەیندار و قەدرزانی خەبات و تێکۆشین و هەروەها کەداتەنە لەوێ دەرەقیدا. تێبیران من ساڵە 2003-2004 گاوامە دەست بە بەشانە ڕۆژنامەیە ئاگری کرد و ئەم هەم ئاماتۆرژی بوون و هەمجی لە ڕێنویس و ڕێزمانە کورمانجیدا باش نەبوون. دکتۆر خسرۆ بە هەوارە مەدە هاتووەکی چیای ئاگری لە پشت خەباتکارێن ڕۆژنامەیە ئاگری سەکنی و لە پێدا چوون لە نویساندن و لە هاندان و ڕێنماییکردنامەدا یا قوش دەستی وی هات دەرێغی نەکرد و سەرکەتن و بەردەوامیە ئاگریژی ئیرۆ مەدیونێ خەمخۆر و خەباتکارێن وەکی دکتۆر خسرۆ عەبدوڵاهیە. هەروەها لە چاپ و بەڵاوکردنە هەردوو بەرهەمی من ئەوڕۆپیەک لە وڵاتی کوردان و هەروەها کوردستان و کوردی دەژی بەڕاستی هەم هاندار و هەمجی ئالیکاری منیە سەرەکە دکتۆر خسرۆ بوو. ئەس سپاس دەکەم. ئیرۆ ڕۆژێک و ئاسوورە ئازادی و ڕزگاریە ڕۆژهەڵاتە کوردستانی لە هەموو دەمەکێ گەشتر ڕوونتر و زەڵالترە. ئەس هەوی دەکەم تەمەن ڕێ بدە و ئەم بکارن بە هەورە لە کوردستانێک ئازاددە لەوارێ شەهیدێن ڕێبەر سمکۆی شکاک و هەروەها دکتۆر قاسملوویێ ڕێبەر و نەمردە بکارن لە مەراسمێن گرسەیتە بەرفرەتە و بەشداریە زمانزان و کەساتیên زێدەتردا لە خزمەت مامۆستا و هەروەها دکتۆر خسرۆ عەبدوڵاهی هێژادا بن و ڕێز ژە خەبات و تێکۆشینە ویا پڕعالی بگرن. زۆر زۆر سپاس بۆوە مامۆستا تەمەنێتە هەر درێژ تەندروستیاتە هەر باش و باشتر بە. زۆر سپاس. هاوڕێیان سڵاوتان لێبێ، هیوادارم هەموو لایەکتان باش بن. سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆ بەشداربوونی ئەو کۆرە بۆ کۆڕی ڕێزلێنان لە خەبات و تێکۆشانی زیاتر لە 30 ساڵەی هاوڕێی خۆشەویست و تێکۆشەرمان کاک خسرۆ عەبدوڵاهی. زۆر زۆر سپاستان دەکەم کە داوەتان کردە بۆ ئەم کۆرە و داوای لێبردن لە ئێوە و لە کاک خسرۆی هێژاش دەکەم کە نەمتوانی لەو کۆرە ڕاستەوخۆ بەشدار بم، بۆیە هەم لەسەر داوای کۆرجێران و هەمیش بە پێویستم زانی کە پایامێکی کورتی ڤیدیۆیی لەو بوارەوە بگەێنمە خزمەت ئێوە و من سەرەتا سپاسی ئەو کۆرجێران دەکەمەوە هاوڕێیانەی کە بەتایبەتی کاک مێران کە بە ئەم کۆڕی ڕێز و حورمەت
لێنان لە هاوڕێی بەڕێزی تێکۆشەمان کا خسرۆ عەبدوڵڵاهی هەستاون و زەحمەتیان چێشاوە. هیوادارم کە ئەم جۆرە کۆرانە لە داهاتووشدا بەردەوام بێت و ڕێز و حرمەت و خۆشەویستی خۆمان بەنسبەت ئەو هاوڕێیانەی کە ساڵهای ساڵە و بەشێکی زۆر لە تەمەنیان لە خزمەت لە بزوتنەوە و بزوتنەوەی مافخوازینەتەوەکەمان کردووە بنین. دیسان داوری بر دەکەم کە لەو کۆڵە بەشدار نیم، بەڵام بێگومان بەشداری ئێوە دەتوانێت ئاستی ئەو ڕێزە بباتە و ئاستەی کە هاوڕێیانی وەک کاخەسرە و پێویستیانە و هیوادارم کە بەردەوامیش بێت. هەروەک بۆ خۆتان دەزانن و لەوانەیە لە بەشێک لە باسەکانیشدا باسی ڕابردووی تێکۆشان و خەباتی کاک خەسرەوی هێژە باس کراوە، بەڵام بەباشی دەزانین کە بەڕێزیان پاش خوێندن و تێپەڕکردنی خوێندن لە ئاستی باڵادا لە پاریس شانبەشانی ڕێبەری شەهید ماندوو قاسم و هاوڕێیانی تر توانی بێتی لە بەشی نوێنەراتی حزب لە فەڕەنسا چالاک بێت و چالاکی بنوێنێت و یەکێک لە دیپلۆماتکارە هەرە بەتوانایەکانی نەتەوەکەمان و حزبەکەمان لەو 30 ساڵی ڕابردووەدا بووە، بەتایبەتی کارکردن لە تەنیشت کەسانی وەک دیپلۆماتی وەک شەید قاسم بێگومان ئەزمون و تەجروبەیەکی یەکجار زۆری بۆ ئەم کۆ کردوێتەوە و توانیوێتی لە پێناو خزمەت بە گەلەکەمان و بە حزبەکەمان لە ئاستی دیپلۆماسی دەوڵەتیدا خزمەتی باش بکات و کاری باش بکات. و بێگومان بزوتنەوەی ئێمە و بەتایبەتی بەشی دیپلۆماسی ئێمە ئێستاش پێویستی بە توانایەکان بە ئەزمونەکانی کەسانی وەک کاک خەسرەوی عەبدوڵڵاهی هەیە و هیوادارم کە بەڕێزیان بتوانێت لە ئاستی مشاورەت و ڕاوێژدا بتوانێت بەردەوام بێت لە ئیش و کاری خۆی لەو بوارەدا و داوای تەندروستی و سڵامەتیشی بۆ دەکەین. ناسیاوی من لەگەڵ بەڕێزیان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2001 ئەو کاتی کە من خوێندنی زانکۆم تاوا کرد و بە حکومێک کە ئەندامی حزب بووم لە بەشی پەیوەندەکانی حزبیش لە ئەمریکا و کانەدا هاوکاریم دەکرد. من وە لە بەشەکانی تریش هەروەها هاوکار بووم لە باشی نووسین و بابەت و سایت و ئەوانەدا. ئەو کاتی بڕیاردراکە بۆ دەورەیەکی چەند مانگە من سەردانی پاریس بکەم و لەسەری حزب لەوێ لەسەری نوێنەرات حزب لەوێ هندێک دەست بەکارم. ئەوە بوو کە من لە ساڵی لە هاوێنی 2001دا چووم بۆ پاریس و یەکێک لەو کەسانەی وا کە لەگەڵ ڕێز و حرمەتی بەربڵاو و بێپایانیان بەڕۆم کاک خەسرەوی عەبدوڵڵاهی و دیارە هاوڕانی تریش کاک عەلی پوورەمان، کاک شاو حوسێنی، کاک خەسرۆ بەهرامی و کەسانی تریش لەوێ بوون کە هەموو ڕێز و حرمەتی تایبەتیان هەیە و زەحمەتێکی گزار زۆریان کێشاوە و داوای سڵامەتی بۆ هەمووشیان دەکەم. ئەو کاتی من توانیم هاوکار لەوێ کە ئەو چەند مانگێکی لەوێ کارمان کرد لەگەڵ ئەو هاوڕێیانە تەک بە تێکیان زیاتر ئاشنا بووم و لەگەڵ کاری حیزبیاتیش بەگشتی، بەڵام لەگەڵ کاک خەسرەوی عەبدوڵڵاهی بە حکومەتی ئێمە لە چەندین کۆبوونەوەی نێودەوڵەتیدا توانیمان نێونەرایەتی حزب بکەین و شانازیەوەشمان پێبەخشرا لە کۆبوونەوەکانی ئینتەرناسیۆنەلی سوسیالیستدا بوو کە لە دوو وڵاتی پورتەغاڵ وەیەکیان لە لیزبن بۆ کاتی وەیەکیان لە دومینیکن ڕیپابلیک بەڕێوەچوون من بەشدار بووم. بەڕاستی هەم جێگا شانازی بوو من لە تەنیش کاک خەسرۆ وەک دیپلۆماتێکی بتوانە و کۆنەکاری حزب و هەمیشەوەی کە بتوانین نێونەرایەتی حزب بۆ نێونەرایەتی گەلی کوردڕاست کوردستان لەو ناوەندە بەرز و گرینگە بکەین کە لەوێ بتوانین چاومان بە دەیان و زیاتر لە دەیان کەس لە بەرپرسانی باڵای حکومی و حزبی ئەو کاتی بێت و دەنجی خۆشمان لە شوێنی پەیوەندیدار بەتایبەتی لە پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانین بە کۆمەلگای نێودەوڵەتی بگەێنین، کۆمەلگایە کە خۆتان دەزانن لەو سەروبەندەدا زۆرتر مەبەستی و پلان و بەرنامەی دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی بوو بە پێچەوانە ئێستا. و ئێمە ئەو کاتی بۆم دەرکەوت کە کاک خەسرۆ چەندە کەسێکی بتوانای لەو بوارەوە چەندە
حەوڵ دەداتەوە دۆستایەتێکی بەربڵاویشی لەگەڵ لایەنەکانی پەیوەندیدار دروست کردبوو کە هەمویان وەک ڕوخسار و چێرەی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزب دموکرات دایانناسی. بۆ من بەڕاستی جێگای شانازی بوو بۆم دەرکەوت کە کاخسرە و کادرێکی لە بڕان نەهاتووی، کادرێکی ماندوونەناس، کادرێکی دیپلۆمات و دیپلۆماتی پایەبەرزی حزب بوو کە منەو شانازم پێ بەخشرا کە بتوانم لەو چەند کۆبوونەوە بەتایبەتی لەو چەند مانگەی کە لە پاریس بووم بەهەرحاڵ لەگەڵی ئاشنا بم. بەڵام بێگومان کاخسرۆ جا لە لایەنی سیاسی کاخسرۆ کەسێکی زۆر میوان دۆست و کەسێکی زۆر ڕحسووک و کەسایەتێکی تایبەتە دەتوانم بڵم بڵە نێوڕۆژهەڵاتی کوردستاندا. باوەشی خۆی بنەماڵی هەمیشە بۆ زەحمەت چێشان و دڵسۆزانی گەلەکەی ئاوەڵە بوو و ئەوەش بەڕاستی بۆ من بەتایبەتی کە کاتی لە پاریس بووم لە جەوێکی تەقریبەن بتوانم دوور لە زۆر کەس و لایەن و تەمەنێکی کەمتردا بووم زۆر زۆر خۆش بوو و لێرەشدا هەروەها سڵاو ڕێزم هەیە بۆ بنەماڵەی و خێزانی بەڕێزیان کە ئەویش زەحمەتێکی یەکجار زۆری چێشاوە توانیوێتی لە پەنا کاخسرە و لەو هەموو ساڵەدا ئەویش وەک کادرێک وەک ئەندامێک وەک دڵسۆزێک خزمەت بە گەلەکەی و نەتەوەکەی بکات. بەڵام کاخسرە جیا لە ئیش و کاری سیاسی و زەحمەتیان بۆ حزب و گەل بێگومان کەسایەتێکی ناسراوی بڵێن کورد لە فەڕەنسا و هەتا لە ئاستێکی نێودەوڵەتیشدایە بە حکمی توانایی و دکتراکەی هاوکار لەگەڵەوەی کە لە دەفتەری پاریس کاری دەکرد و نوێنەراتی حزبی تا ڕادەیەک بەستەوە بوو لەوێ هاوکار لە بەشی زانکۆشدا خەریکی وانەوتنەوە بوو و ئەوەش جێگای دڵخۆشی بوو و هاندانێک بوو بۆ ئێمەش کە بتوانین بەو شکڵۆ بەو شێوەیە بتوانین درێژە ڕێگای کەسانی و کاخسرە و هاوڕێیانی تربین. من کاتان زۆر ناگرم بەڵام زۆر زۆر خۆشحاڵم و خۆم بەبەختەوەر و دەزانم کە ئەم دەرفەتە ڕەخسا کە بتوانم لە خزمەت ئێوەدا بم و بتوانین لانی کەم ئەگەر کەمیشە لە ئاستی خزمەت و تێکۆشان و زەحمەتەکانی کاخسرەدانێ بتوانین کۆری چاوە بجێڕین. من دیسان داوای بم دەکەم کە حەزوری نەمتوانین لەو کۆرە بەشدار بم بەڵام سپاسان دەکەم کە دەرفەتە ڕەساند و بتوانین یادێک لە زەحمەت و تێکۆشانەکانی کاخسرە عەبدوڵڵاهی بکەینەوە. داوای سڵامەتی و سەرکەوتووی بۆ کاخسرە دەکەم و جارێکش سڵاو دێنین بۆ هەموو ئێوە و سپاسی بەرەبەرانی و بەرنامەیە ئەو کۆرە دەکەم کە زەحمەتیان چێشاوە و سەرکەوتنیش بۆ ئێوە و سەرکەوتنیش بۆ گەلەکەمان. دەستان خۆش بێت.